سڵاتان لێبێ عزیزانی من چۆنن ئەم کاتتان باش تەوارتان لەگەڵایە بۆ ئەوەی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکا خۆشحاڵم کە ئەمڕۆ سەعاتێکمان هەیە پێکەوە بۆی کە گفتوگۆ بکەین گوێمان لە دەنگی یەک بێ و ئاستی ژیری ئێوە و زانیاریەکانتان تاقی بکەمەوە و دیاریتان پێشکەشکەم بۆیە زۆر سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم زۆر سپاس دەکەین IQ ئازیزانم ئێوەش لە تۆپەکانتان بۆ IQ ئەنجا بڵێن چی لە هەر جێک بن ئێوە دەتوان پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 416 99 یاخود 0 751 849 03 زۆر باشە گۆرانێکی خۆشیشم بۆ ئامادە کردوون بەڵام بۆتان ناڵێم چونکە ئەمێ بزانم مناڵەکان ئەزانن من ڕۆژی پێنجشەممە چ گۆرانیەکەڵێم زۆربەی پێنجشەممەکان ئەڵێم ئەمڕۆ ڕۆژێکی ئەمڕۆ ڕۆژ جوانە هەمووی بۆ شایی بوون ئەبێ مناڵەکان پڕیکەنەوە بۆیە ئەڕێنە لای پەیوەندی یەکەممان و با بزانین کێمان لەگەڵای ئەتوانێت ئەو بۆ شایەمان بۆ پڕکاتەوە سایۆ سایۆ بەڵێ چۆنی باشم تۆ بەڕاستی ناو سایۆ یە بەڵێ ناوکەت زۆر خۆش و جیاوازە ئەزانی سایۆ چۆنی باشم یاخوا باش بی لە کێوە لەگەڵمانای سلێمانی خوا بەڕاستە بەڵێ لەکوێی سلێمانیەوە لە هەواری شارەوە لە هەواری شارۆ نزیکیشین ئەی چەند ساڵی هەست 8 ساڵی تەمەند درێژبی سایۆ تۆ بینەری بەرنامەکەمانی بەڵێ ماوەی چەند ساڵە دەمێکە دەمێکە بیرە نایە نا باشە ئەی سایۆ تۆ یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی ڕاستە بەڵێ چونکە ناوەکەی تۆ نوێ بوو بۆ من ئەی تۆ زای من ناوم چییە بەڵێ ناوم چییە تەوار ئەی بژی چەپڵێکی بێز بۆ سایۆ ئەنجا سایۆ من پێنجشەممان گۆرانیەکەڵێم تۆزێکی شموت وتم یەکەم پەیوەندیمان بۆمان تەواوەکات ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە لا 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 ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە لا 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 پەیوەندێکەی سایۆ وەرگیرە وەکو یەکەم پەیوەندی لا 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 باشە سایۆ تۆ گۆرانێکی خۆشم پێشکە من گۆرانی زۆر نازانم زۆر نایزانی ئەی کەم کەمیش من نازانی گۆرانی زۆر نازانم من قەی ناکە پرسیاری لێکەم بەڵێ باشە پیتێکە پێڵێم بۆ نمونە پیتی مێ ناوێکم پێ بڵێم ناوی شتێک کە لە چێشخانەیە هەبێ بە پیتی مێ لە ناو سەلاجەشا هەیە هەر بە پیتی مێ ڕەنگیشی سپیە هەر بە پیتی مێ ئەشی خۆین هەر بە پیتی مێ میوە نا میوە شەبێت لە ناو سەلاجەشا بێت بەس وتم ڕەنگی سپیە کێی زانێ بینە ڕەنکەی زانێ هاوڕەنگ بەڵێ لە بەیانیان ناخورێت لە بەیانیان ناخورێت ماست بەڵێ چەپڵێکی بەهێز کاتە زۆر باش بووی لە دۆزینەوەی ئەو پیتەیە بڕێنە لای چەرخەکەمان بەڵێ با بڕێنە لای چەرخەکەمان گەشتینە لای چەرخەکەمان بەڵام پێمان بڵێ 1 2 3 بۆی کە بێتە سەر شاشە 1 2 3 دەست خۆش ئەوە چی بوو ئەوە بۆ لەتان پەلێ قەی ناکردی جیاوازی وێنەکان
ئاڕۆینە لای وێنەکەمان وێنەیەکی ڕەنگە و ڕەنگیەتە سەر شاشە دوو وێنن بەڵام هەنێک جیاوازی تایە تۆ ئەبێ پێن جیاوازیمان بۆ بدۆزیتەوە ئامادەی؟ بەڵێ. سایۆ ئامادەیە با دەست پێ بکەین 1 2 3 وێنەکەمانێتە سەر شاشە با بزانین چییە وێنەی ئەم جارەمان لەو هەموو تیمساحە گەورەیکەن تکایە تیمساحەکان گەورەکەن نەچێ بۆ ماڵی سایۆ دەرگاکەتان داخە نەوەکو بێنە ژوورە باشە. ئەنجە کە بینیت پێم بڵێ بۆی کاتەکەمان بڕوات و دەستکەین بە جیاوازەکان بینی هەورەکان دانەیەکیان یەک هەورە دانەیەکیشان دوو هەورە ئەوە دوو هین یەک دەستی تیمساحەکان دانەیەکیان بۆ خوارەوەیە تیمساحە سۆزەکە و دانەیەکیشیان بۆ سەرەوەیە ئەوە دوو هودانی ها تیمساحە سۆزەکەی خوارەوە دانەیەکیان دەمی کراوەتەوە یەکیشیان دەمی داخراوە و لەگەڵ دەستی تیمساحێکیان دەستی تیمساحێکیان بەسەرەوەیە تیمساحە سۆزەکاڵەکان و تیمساحێکیان پێوەی نییە دەستی وەڵڵا سایۆ زۆر باشی لە دۆزینەوەی ئەوە چوار چیتر یەک دانە زماوە دانەیەکی تر چاویان چاوی داخراوە دانێکیان چاوی کراوەتەوە ڕاستەکەیت ئەوە پێنج و تەپڵەیەکی بەهێز سایۆ بەڵێ یەک پرسیاری تر لێ یەکەم لەسەر تیمساح تۆ ئەزانی تاکە ئاژەڵە ئەجا خۆ زانیاریە پرسیار نییە بۆ سەوای بکەم بە پرسیار ئەمە چی ئاژەڵێکە جا خۆشدانی تیمساحە ئەمە چی ئاژەڵێکە کە ناوی تیمساحە بەس ناتوانێت شتێک بکات ڕێکم خستە تیمساح بەڵێ تیمساح ناتوانێت چی بکات وەکو ئاژەڵەکانی تر باز بایان مەلەکە نانا باز دەتوانێ مەلەژ دەتوانێ کێشەکە لە بفرە وەڵا خۆ ڕاستەکان ناتوان بفرە خۆشتێکی تر بوو بەس زۆر باشتر وتی ئەو سایە خوات لەگەڵ براوە بۆی خوافیز بینەران پێتان بڵێن تیمساح ناتوانێت چی بکە؟ خۆ هیچ ناتوانێت گۆرانیش بڵێت دەمی شکاتەوە دەمیش داخە ناتوانێت زمان دەربێنێت زۆر باشە بەخوا من بینیمە ناتوانێت ئەڕۆینە لای پەیوەندی دووەممان با بزانین کێمان لەگەڵە تینە چۆنی تینە ئەلو چۆنی تینە باشم هەبێ بە گۆرانی جوابێتەوە تینە چۆنی باشم خابوو گۆرانەکەی تۆ باشە دەیقەی ناکە یاخوا باش بی ئەی پێمان بڵێ لەکوێ لەگەڵمانای لە سلێمانیەوە لە سلێمانیەوە ئەی تۆ لەکوێی سلێمانیەوە پەیوەندیت پێوە کردوین کانیستیکە خۆشحاڵین ئەی چەند ساڵیت 11 ساڵم ئەی یەخواتە من درێژ بی باشە تۆ ئەزانی کە تیمساح ناتوانێت شتێک بکە بزانمە زانین چی ئەو شتە زمانی دەرکە ئاوە چۆن زانیت یەکسەر چەپڵەیەکی بەهێز ئەڵەی سێری بەرنامەکەی ئێمە کردووە بەڵێ ئەی بینەریت بەردەوام بەڵێ ئەی ئەزانی بەرنامەی ژیری و دیاری چەند شەمان و چەند شەمانە بەڵێ چەند شەمانە یەک شەمان و سێ شەمان و پێنج شەمان ئەی بژیت ئێزانی ساعت چەنە ساعت 4 ئافەرم ئێزانی تا ساعت هەنە 5 ئێزانی کێ پێشکەشێکا بەرنامەی ژیری و دیاری دادەتەوە کێ دادەتەوات خۆمم وانیا منم بەڵێ زۆر باشە تینە
شتێکت بۆ ئامادە کردوین کە ئەمڕۆ پێشکەشی من و بینەران و هاوڕێیانی سافی مای مناڵانکەیت؟ بەڵێ. چیت بۆ ئامادە کردوین؟ گۆرانی ئامادە کردووە هاوڕێیان، دەنگەکەی زیاکەن، فەرموو. گوێ ئەگرم لە مۆسیقا لە دەنگی خۆش و قاقا بەڵاواز و خەندەیە جریوەی باڵندایە هاوڕێکانی خۆم ناسی دۆ ڕێ می فا سۆ لاسی ئەم دەنگانە بە جوانی ئەلان خانە گۆرانی چونکە مۆسیقا وایە بۆ خۆی جۆش و سەمایە هاوڕێکانی خۆم ناسی دۆ ڕێ می فا سۆ لاسی. ئای دەست خۆش ڕاستی زۆر خۆش بوو گۆرانەکەت. دۆ ڕێ می فا سۆ لاسی. گیان ئەم گۆرانی خۆمە. گۆرانی بێژیشی؟ بەڵێ. خۆ بەڕاستە تینە؟ 11 ساڵی لە چەند ساڵیەوە گۆرانی ئەڵێیت؟ 3 گۆرانیم هەبوو دوانیانی 5 ساڵیم و دانیکیانی 7 ساڵیمە. ئای کە جوانە تینەمان لەگەڵا هاوڕێیان گۆرانی بێژە ئەوەیستە گۆرانی خۆی بوو بۆی وتین ئاتی گۆرانێکی تریشمان بۆ بڵێ هەروانەی خۆت. 5 بۆقی سەوزی جوان لە تانیشە گۆستان 5 نێچیریان واو کرد بە زمان یام یەکێکیان دەست بەجێ بۆ ناو ڕووبارەچێ لە لای هاوڕێکانی ون ئابێ. 4 بۆقی سەوزی جوان لە تانیشە گۆستان 4 نێچیریان واو کرد بە زمان یام یەکێکیان دەست بەجێ بۆ بارەچێ لە لای هاوڕێکانی ون ئابێ. 3 بۆقی سەوزی جوان لە تانیشە گۆستان 3 نێچیریان ڕاو کرد بە زمان یەم یەکێکیان دەست بەجێ بۆ ناو ڕووبارەچێ لە لای هاوڕێکانی ون ئابێ. 2 بۆقی سەوزی جوان لە تانیشە گۆستان 2 نێچیریان ڕاو کرد بە زمان یەم یەکێکیان دەست بەجێ بۆ ناو ڕووبارەچێ لە لای هاوڕێکانی ون ئابێ. 1 بۆقی سەوزی جوان لەسەر کۆتەرەدار 1 نێچیری ڕاو کرد بە زمان یەم ئەویشیان دەست بەجێ بۆ ناو ڕووبارەچێ لەبەر چاوی ئێمە ون ئابێ. 0 یانە 0 ئەجا دوایی ئەی بژی دەرچوویت لە لای منیش دەنگت زۆر خۆش بوو دووبارە چەپڵێکی بەهێز بۆ تینە. دەبم گۆرانە بێتایبەتە بەڕاستی. تینە بەڵێ بڵێنی 1 2 3 وەکو گۆرانەکەت؟ بەڵێ. کاتە با پێکە بڵێن 1 2 3 بابزانین تینەی دەنگ خۆشی بۆ دەرەچێ پۆلەکانی بۆ دەرچوو پۆلی چەند بووی؟ دەرچوو بۆ پۆلی 7. دەرچوو بۆ پۆلی 7 وەکتی ژمارە 6ەکەینەوە. ئەنجا تینە دووبارە پێمان بڵێ 1 2 3. 1 2 3. پرسیاری 11ەم پرسیارێکی ئاسانە بۆت خوێنمەوە؟ بەڵێ. لە گۆرانی وتنا زۆر باش بووی دەنگیشت زۆر خۆش بوو بابزانم لە وەڵامەکانی پرسیارەکانمانە باشیت. پرسیاری 11ەم کوڕە 11ەم تینە خۆم بۆتە خوێنمەوە پرسیارەکەمان نایەتە سەر شاشە. کۆی گۆشەکانی ناوەی 3 گۆشە چەندە؟ خوێنتە لە بیرکاریە. 3 گۆشە 180 پلێ 160 پلێ 100 پلێ دە بۆمان داننتکە 180 پلێ؟ بەخواتینە ماشەڵڵا تۆ زۆر زیرەکی مناڵێکی بەهرەمەندمان لەگەڵا بوو ئەمڕۆ. کاتە بابزانین ڕاستە؟ ڕاستیشە خۆی بابزانی
هەردەژیتینە براو بوویت زۆر سپاس. خوارد لەگەڵ ئاگاداری خۆت بە وڵای ئەو گۆرانەی تینە زۆر خۆش بوو یەک بۆن و ڕووبارە تێ بزان خوشکی تینێ دیمە دینە سڵاو چارم کاتت باش. سڵاو دینە چۆنی باشم. یاخوا باش بی دینە ئەوە چەندێکە بۆچی دەڵێ نییە تۆ ئەڵێ چی؟ ئەڵم چەندێکە بۆچی دەڵێ نییە ئەڵێ چی؟ ئەڵێم چەندێکە تۆ بۆچی دەنگت نییە پەیوەندیمان پێوە ناکەی ونیت من بیری تۆم کرد بوو چۆن لەگەڵ نەخسەت کرد. لەگەڵ تینە قسەم کرد بۆیە تۆ قسەت نەکرد بۆیە دەڵێ نەبوو باشە دەی ئافرم ئەی لە کێوە لەگەڵ مانای چەند ساڵی زەڕیان لە زەڕانەوە پەیوەندی پێوە کردوین زۆر خۆشحاڵین ئەی چەند ساڵی 12 ساڵ. 12 ساڵی ئەی تەمەند درێژ بی یاخوا باشە ژمارەی تاکە لەبژێری یان ژمارەی جووت ژمارەی تاک. باشە لێکۆ دەست پێکەین هەتاوەکو 12 من ژمارە جووتەکانە لەم تۆ ژمارە تاکەکان بەڵام زۆر بەخێرا یاک دوو سێ دەست پێکرا 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 زۆر باش بووی دووبارەیەکەینەوە 1 نانە بۆسە ئەم جارە من تاکەم تۆ جووتی باشە باش. 2 1 2 3 6 7 كان لحظة دستك نو 10 12 11 انت يا قلبي انت بلايكي بيز دوباره انجا شتێکمان پێشکەشەکەی یان من بڕۆمە لای چەرخەکە و شتێکت بۆ ئامادەکەم پرسیارێکە بۆ لە چەرخەکەوە ئاڕێنە لای چەرخەکە هەینا من دوای گۆرانکی خۆشتان بۆڵم تۆ گوێت لە گۆرانەکەی تینە بووتی باڵێ ئەزای گۆرانی بێجش بووتینە باڵێ وەڵای دڵنیشی خۆش بووە زانی باڵێ زۆر خۆش دەی با بڕێن لای چەرخەکەمان یاک دوو سێ یەک دوو سێ دۆزینەوەی بووکەڵەکان ئەنجا کاتی ئەوەیە قازە قۆز بدۆزینەوە ئەنج دواتر من بڵێم بووکەڵەکەم قازە قۆزە بیری یەکەم تۆزە تۆزە لە ژمارەیەکۆ شاشەکەیەنە ئێستا هات لە ژمارەیەکۆ هەمانە هەتا وەکو ژمارە هەشت ژمارەیەک دیارەکەی سەرەتا بۆی کە بووکەڵەکەمان دیاریکەین ئەنج دوای بە دوای گەڕین باش ژمارە 5 ژمارە 5 یەک دوو سێ ئەوە چی بوو وەڵا ڕێ قازە خۆزمان بۆ دەرچوو بووکەڵەکەم قازە قۆزە چۆنی قازە قۆز خۆش بیا خۆز باس ئەیش باش بیری یەکەم تۆزە تۆزە ئەنجا ئەتوانی سێ ژمارەی ترمان پێ بڵێ باش ژمارە 7 باڵێ یەک دوو سێ وەسیە خەوتووە و جووچکە چەندێکە لە بیایەوە خەوی لێکەوت قازە خۆز نەبوو با داخینەوە ئەی یارمەتیم بێ ئەی باش ژمارێکتر بڵێ یەک
بایەک نەبێت. 6 6 1 2 ئەگەر براوی چیەکەی؟ ئەلو پاس مەکەی دەی هەر باش. 1 2 سپاسی سینایە و پیرۆزی بێ. پیرۆز هاوڕێ جوانەکەم دڵخۆش بووم کە برابووی خات لەگەڵ. دادێتەوە ئەستاڵی پان خوشکەکەم بەشداری کرد بەڵام هەدیتان بۆ نەناست. خوا بەڕاستە هاوڕێیانی کۆنتترۆل گلەی بێ بۆچی نەگەشتەوە بەدەستی قەیناک لە زەڕانە لەگەڵ ئەوەی خوشکەکەم بینێرن بەسەر چاو دوان ئەبێ خۆیان بێن باشە هاوڕیان ئەڵێن پێویستەکە خۆی بێت بۆ ئێرە لەبەرەوەی لە زەڕایان ئێمە نووسنگەمان نییە خۆتان وەرن بۆ دەستگای میدیای کورسات لە دەباشان لە سلێمانی بۆ ئەوەی کە دیارەکەتان وەربگرن و پیرۆزیشتان بێت و دڵنیام کە بیشی بینن زۆر خۆشحاڵە بن. باشە خوافیز خوافیز خوا لەگەڵ. کەڵەکەم قازە قۆزە بیری یەکەم تۆزە تۆزە ڕەنگی لەشی سەردی گەشە تیریتی تیریری تیریتی تیریری ڕێک لە ڕەنگی توێکڵە مۆزە بڵێن چی ئازیزانم ئەو هاوڕێیانم کە لە سلێمانیەوە براوا بن پێویستەکە خۆیان بێن دیارەکانیان وەربگرن بێن بۆ دەستگای میدیای کورسات ماڵی هەمووانە هەچ کاتێ هاتن دەرگاکراوەیە شەو بێ بەیانی بێ سەعات 1:15 بێ 9 شەو بێ هەچ کاتی بۆ ئێوە گونجاو بێ ئەتوانن سەردانکەن و دیارەکانتان وەربگرن. ئەوانەشی لە شارێکی ترەوە لەگەڵمانان هەولێر و ڕانیە و کۆیە و شارەکانی تری کوردستان ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین بۆ ئەوان ئانیش لە ڕێگەی نووسنگەکانمانەوە ئەتوانن وەری بگرن. ئەنجا بڵێن ئۆسی بۆ سەفلە زۆر خۆشحاڵ بوو بخوا زۆرم خۆشن ئەڕێنە لای ناو بڕێک بە خۆشەویستیە. بووکەڵەکەم قازە قۆزە بیری یەکەم تۆزە تۆزە بووکەڵەکەم قازە قۆزە بیری یەکەم تۆزە تۆزە ڕەنگی لەشی زەردی گەشە ڕێک لە ڕەنگی توێک لە مۆزە ڕێک لە ڕەنگی شاردۆتەوە ئاڵی منی بیر چۆتەوە وا دوو ڕۆژەکە نایبینێتم حەزەکەم کە زوو بێتەوە وا دوو ڕۆژەکە نایبینێتم حەزەکەم کە زوو بێتەوە حەزەکەم کە زوو بێتەوە. گۆرانێکەمان سەفڵەکانتان زۆر باشە ئەجێ قازە خۆزە و گۆرانی تایبەت بۆ تۆ وتراوە لەبەرەوەی کە کاتێک بەرنامەمان نابێت ئیتر ئێمە بیری تۆکەین چونکە بەڕاستی تۆمان زۆر خۆشەوێت. بەڕاستە ئەڵێ منیش چی؟ ئەڵە خەریکا خنکیم بم کەرەوە بۆکسەکە بابی خەمەوە لای یارمەتی تێم خەمە نەبێ ناڵم خنکی ئەنجا بڵێ چی قازە قۆز سێرم کە لە ماڵی خۆتان بیخەرە سەر کورسات ئێستا بەرنامەکەمانە
ئازیزانی من بەرنامەی ژیری و دیاری بەردەوامە بە خۆشەویستیەوە گەڕاینەوە بۆ لاتان بە گۆرانێکی خۆشەوە بە دڵخۆشیەوە بە خۆشحاڵیەوە ئینجا ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بن بە خۆشحاڵیەوە بە دڵخۆشیەوە بە خۆشەویستیەوەتان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 یاخود 0 849 زۆر باشە ئەنجە زۆر سپاس بۆ IQ کە هەمیشە مناڵەکانی بیرە و دیاریان بۆ ئامادەکات و دڵخۆشیانەکات. ئەڕۆینە لای پەیوەندەکانمان دووبارە هاوڕێک چاوەڕێمانە و ناوی شیفایە. شیفا بەڵێ چۆنی؟ باشم یاخوا باش بی لەکوێ لەگەڵمانای؟ لە کەلارەوە. لە کەلارەوە؟ بەڵێ یەک دنیا خۆشەویستیمان هەیە بۆ هاوڕێیانم لە کەلار. زۆر سپاس. ئەنجە پێمان بڵێ چەند ساڵی؟ 13 ساڵی ئەی تەمەەن درێژ بی یاخوا. جوانترین ژمارە لای تۆ چ ژمارەیەکە؟ حەوت؟ ئەی دوو کەڕە حەوت چەندەکە؟ چی؟ دوو کەڕە حەوت چەندەکات؟ 14. ئافەرم کاتە تۆزێ درن وەڵام منیاینەوە نەڵم سێکە ڕەحەدۆنیە باشە بعد پرسیارێکی تری لێکەم. ئەمە چییە؟ هەموو یەکشەمە و سێشەمە و پێنجشەمەیەک سەعات 4 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ بینەرانایە. ژیری و دیاری. ژیری و دیاریە وەڵامەکەی ڕاست بوو تۆپڵێکی بەهێز. ئایوزیت باشە یاری پیتەکان بکەین؟ بەڵێ من پیتێکە پێڵێم تۆ ناوێکم پێڵی دواتر پێچوانەیەکەینەوە تۆ پیتێکم پێڵی من ناوێکە پێڵم ئەنجە دواتر پێچوانەیەکەینەوە من پیتێکە پێڵم جا تۆ ناوێکمان پێڵنجە دواتر پێچوانەیەکەینەوە باش دەی با دەست بکەین. 1 2 3 پیتی ت نییە. ئەلو ئەلو بەڵێ ئەلو پیتی ت پیتی چ؟ بەڵێ ناوێکت پێ بڵێم بە پیتی چ؟ بەڵێ چایی. چی؟ تایت؟ چایی. نا ت پیتی ت پیتی س؟ نا پیتی ت وەکو تەوار. ت وەکو تەوار تۆ پیتێکم پێ بڵێ. پیتی پ. چی؟ پ. جا پێتوانە بۆ بچی. ف وەکو خەریکاڵم فیل. ف وەکو فێنک. پیتی فنا پ. پ وەکو پەروین. ئافرین. ئەنجا با بڕۆینە لای چرخەکەمان. خەریکە ئەگەمە لای چرخەکەمانە دەیادەی وەڵا گەشتم پێمان بڵێک دووسێ. 1 2 3 بیرکاری هەستەکەم بڕگەیەکی تۆزێ سەخت بێ بۆ تۆ بەڵام سەرەتا بۆ شڕوونەکەمەوە بە چ شێوەیەک بێ بۆی کە بە باشی بتوانی وەڵامی ڕاستمان پێ بڵیت و براوە بی ئیشەڵڵا. ئەنجە پێمان بڵێک دووسێ بۆی کە ژمارەکان بێنە سەر شاشە ئیشەڵڵا ئاسانیشە بێت بۆت. 1 2 بڵێ 3 سێرکە 2 گێلاسمان هەیە هەردووکیە کاتە 14 دابەشی دووی کە ئەزانی کە ژمارە یە گێلاس چەنەکە. ئەنجا ئەو گێلاسە کە ژمارەکەت بۆ دەرچۆ لەسەرەوە کۆی کەرەوە لەگەڵ چەنە ئەکاتە 9 باشە ئەی ئەو ژمارەی کە لێرە بۆ دەرەچێ لە ژمارە چەنی دەرکەی ئەکاتە 7
دواتر هەر سێ ژمارەکە بەیەکەوە کۆی کەیتەوە ژمارەیەک دەرەچێ و بە ئێمە بڵێ ئەگەر ڕاست بوو دیارەکە پێشکەشەکەین با کاتەکەمان بڕوا و 1 2 3 دەست کاتەکە تەواو بوو هاوڕێیان پێم بڵێن چی بوو؟ یەکەم گەشتی بە چەند؟ چواردە دابەشی دووی کەی چەندەکات؟ چەند کەڕە دووە کاتە چواردە؟ حوت ئافرین ئەی لەگەڵ چەند ئاکۆی کەیتەوە کاتە نۆ؟ کورە زۆر ئاسانە لەگەڵ دوو لەگەڵ دووە کۆی کەیتۆ کاتەنەوە ئەی باچە ژمارە چەند دووی لێ دەرکەی ئەکاتە حوت ژمارە چەند ژمارە چەند دووی لێ دەرکەی ئەکاتە حوت نۆ ئافرین ئەنجا هەمووی بێکەوە کۆکەرەوە حوت و دوو نۆ چەندەکە؟ حوت و دوو نۆ بەڵێ دەی کاتمان تاوا بووانە؟ خێرا یەک ژمارە حوت و دوو نۆ حوت و دوو نۆ چەندەکە؟ 16 کۆیەکەیتەوە وانیە تۆ؟ بەڵێ حوت 18 هەژدە سێرکە ژمارە نۆ کۆی کەیتەوە لەگەڵ دوات چەندەکە تۆرە با من فێرت کەم زۆر ئاسانە 11 11کە ئەی 11 ئەگەر کۆی کەیتەوە لەگەڵ حوتات چەندەکە؟ 18 ئافرین دەی با بزانین ڕاستە ڕاستە هاوڕێ جوانەکەم براو بووی دڵخۆش بووم کە براو بوویت ئاگاداری خۆت بەخوافیز بەڵێ عزیزانم ئێوەشتان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 1970 460 99 یاخود 1951 849 3 بە هیوایم کە ئەو هاوڕێیانەمان هەوڵێن پەیوەندیەکانیان بە زووترین کات وەربگیری ئەگەر ئەمڕۆژ نەبوو یەکشەممە ئەگەر یەکشەممەش نەبوو سێشەممە ئەگەر سێشەمەش نەبوو پێنجشەممەکەی تر ئینجا ئیلافمان لەگەڵای با بزانین چۆنە ئیلاف چۆنی؟ باشە چەندێک؟ زۆر زۆر بەڵێ دە باشە کەواتە ئیشەڵڵا وەڵامەکەشمان بەڕاستی پێڵەی بۆی کە زۆر زیاتر باش بیت و دڵخۆش بیت ئینشاءالله لە کێوە لەگەڵمانای؟ کەرکووک لە کەرکووکەوە چۆنی ئەو هاوڕێی بەرنامەکەمانە بەڵێ چۆنی ئیلاف باشە یاخوا باش بێی دەنگ و باسی ماڵەوەتان هەموو لای باشن ئەی دراوسەکان بەڵێ ئەی هاوڕێکان بەڵێ ئەی مامۆستاکان وەڵام مەکتەبمان نەما چی؟ مەکتەبمان نەما ئۆی مەکتەبیان نەما خەینا کە ڕۆشتی تۆ دواتر پێیان بڵێ چۆن باش ئەنجا پێم بڵێ من بیری تۆم کردبوو منە وەڵا منیش پێم خۆش بوو کە دووبارە پەیوەندیت پێوە کردینەوە و ئێستا لە کەرکووکەوە تۆمان لەگەڵایت و یەک دنیا خۆشەویستی ژانێرم ئایستا ئاگاتە لات هەتاوەکو ماڵی خۆتان ناوەستێت وەرەگرت ئەگەر یەکێک لە دەرگایەوە خۆشەویستەکەی منە بێ وەری بگری دەرگاکە کەرەوەیتر ئاو لێت ئەنجا پێمان بڵێ چیت بۆ ئامادە کردوین ئەمڕۆ؟ گۆڕانی ئەی هەوار ناوی چییە گۆرانێکە؟ باران ئەبارێ لە شار و لادێ هەموو شوێنێ تار بوو بەدڵۆ بێی باران
باران ئەبارێ لەسەر شارولادێ نووسێنێ تەڕبوو بە بڵۆکەی بارانی ئای دەنگ خۆش سەفڵەکانتان منیش گۆرانێکم بۆتن لەسەر قازە قۆس گوێ دێبوو خۆش بوو گۆرانەکەم بەڵێ دواتر ئەتوانی لە ڕێگەی یوتیوبەکەشمانەوە گوێ لێ بگریتەوە خۆزانی یوتیوبەکەمان ناوی چییە؟ کورسات کێدس ئەی بژیت نای کورسات کیت زاتوانی کە لەوێ گوێ لێ بگریتەوە و بینەرانیش بە هەمان شێوە ئەنجە چی؟ یوتیوبەکانتانم کردە بخوا بەڕاستە؟ بەڵێ بەخوا من تۆم زۆر خۆشەوێ وەرە بار یەکی شتێن بەڵێ یاریکی زۆر خۆشەکەین یاری پێچەوانە باش باشە؟ یان بۆستە یاریەکی خۆشترە زانم دیڵێم ئەو یاریە بەڵێ دروستکردنی چیرۆک بە هزری خۆمان چیرۆکێک دروست دەکەین من شتێکەڵێم ئیتر بەجێ هێڵم بۆ تۆ بێ تاویکەی بزانم تۆ چۆن تاویەکەی بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان مناڵێکی زۆر ژیر هەبوو خوشکێکیشی هەبوو ناوی سەنابوو ئەنجا ئەو خوشکەی زۆر خۆشەویست پێکەوە ڕۆشتن یاری بکەن ڕۆشتن بۆ شاری یاری ئەنجا بڵێن لەوێ چی بوو یاڵە تۆ تایکە چی بوو چی بوو لەوێ چیان لێ هات خۆ باشن خێرا تاویکە دڵم لایەنە باشن هەموو شتێ باشن جۆلانەیان کردە باشە لەوێ جۆلانەیان کرد و خۆشحاڵ بوو وڵای چیرۆکێکی خۆش وەزانی بەڵێ دەبا بڕێنە لای چرخەکەمان یەک دوو سێ بابزانی چیمان بۆ دەرەچێ ئەوە دڵنی کێ بوو ئەو مناڵە ئەوە برا بچووکەکەتە بەڵێ چەندێکە تەمەنی 2 ساڵ و نیو ئۆی تەمەن درێژ بێ ئەوە ئەوێ ئەویش قسە بکە لەگەڵمان بەس ناتوانێت دواتر سڵاوی لێ بکە باش ئەنجا بڕگەی گوێشکاندنەکەمان بۆ دەرچووە لە ژمارەیەکەوە هەمانە هەتاوکو ژمارە 8 بە دڵی خۆت ئەتوانی 3 ژمارە دیاری کەیت و ئیشەڵا گوێزەکەی تیا بێت و بۆ ئەوەی کە براوە بیت و دواتر ئێمە دیارەکەت بۆ بنێرین بۆ کەرکووک و تۆش لە ڕێگەی نووسنگەکانمانەوە وەرێ بگریت و خۆشحاڵ بیت و دڵخۆش بیت و پێ بکەنیت و هەر شاد بیت و هەشت نات ئەمە تایەتی و تیانیە وەکو کڵاوێنەکە نییە 3 ژمارە دیارەکە ئیتر یان تیای بێ یان تیای نابێت هەشت یەک دوو سێ وڵات یاینم ژمارەی تر قەی ناکە دوو ژمارەمان ماوە دوو چانسی ترمان هەیە براکە و ناتوانێت ژمارێک دیاریکە ئەو تە پشکۆلەیە قسە نازانێت نزیک بوویت حوت یا دوو بیشکێنن پیرۆزە پیرۆزە هاوڕێ جوانەکەم ئاگاداری خۆت بە باش خواحافیز وە لەگەڵ ئەم هاوڕێشمان براوە بوو ئەنجا هەر وەکو بەڵێنم پێیاوە ئێمە دیارەکەی بۆ ئەنێرین بۆ کەرکووک تۆژە توانی لە ڕێگەی نووسنگەکانمانەوە وەری بگری دیارەکەت بەڵێ ئازیزانم بەرنامەی ژیری و دیاری هەموو 1 شەممە و 3 شەممە و 5 شەممەیەک سعات 4 بە شێوەیەکی ڕاستە و خۆ منتان لەگەڵابم بۆی کە بەرنامەکەتان پێشکەشکەم و دڵخۆشتانکەم و دیاریتان پێشکەشکەم بۆیە زۆر سپاس بۆ IQ کە هەمیشە لەگەڵمانایە و دیاری بۆ ئامادە کردوین شتێکتان بیر چوو
چەپڵەتان بۆ ملێنێ باسی منتان نەکە ئەنجا هاوڕێکی ترمان لەگەڵا ناوی وارانە واران واران بەڵێ چۆنی باشم چەندێک ئەی تۆتوانی وەڵام من زۆر زۆر تۆتوانی ئەگەر زانی چەندێک هەر ناتوانم باسی کەم هەر ژمارە نەماوە ئەگەر باسی کەم یعنی نازانم ژمارەکان زۆر زۆرن بەقەدەر ئەم ژوورا بێ ژمارەکان یەخوا وازی با قوربانە بم لەگەڵ تا ئیشەڵڵا خۆش بیاخوا ئەی تۆ چۆنی باشم باشە پێم بڵێ تۆ بە چ شتێک بێتاقەتە بی بێتاقەتیەکێکە لە هەستەکان چۆن ئەگەردار نەخۆش بێ ئەگەر کێ نەخۆش بێ ئەگەردار نەخۆش ئۆی ئیشەڵڵا قەت نەخۆش ناکەوێت هەمیشە سەلامەتە بن پێکەوە چەند جوانە چەند دڵێکی جوانی وڵڵا گریا هەمیشە باش بن پێکەوە ئەی باشە بەچی دڵخۆشە بی با پێچوانێکی بۆ سەیران ئەگەر بچی بۆ سەیران حەزی لە گەشت سەیرانە چەند جوانە ئەگەر بڕۆی بۆ سەیران چییە بی لەگەڵ خۆتە سێشت کە زۆر پێویستە لە لای تۆ یەکەم شتە بێ کە کۆیکی تۆ باوەشیان وڵی زەڕ باشە پرسیارێکی تری سوبالێ بکەم تۆتە بێتاقەتە بم ئەگەر دایکم نەخۆشکەوێ ئیشەڵا کە قەت نەخۆش نابێ ئەی چۆن هاوکاری دایکتەکەی بۆ ئەوەی کە هەمیشە لەش ساغ بێت هاوکاری ناکەی مەگەم چاکەم ئەچی چی چاکەی هیچ بۆ دایکمەکەم ئیش بۆ دایکیەکە سێری کەن چەند ژیرە ئەی بەگوێیەکەیت بەڵێ ئەگەر ڕۆژی تۆ حەزی لە دەرەوە بوو دایکە بڵێ ناکاتەکەی گونجاو نییە نابێ بڕۆی ئەو کاتە تۆ هەر ئەڵەی هەر ئاڕۆم یان ئەڵەی باشە بەگوێتەکەم ئەڵم باش کەواتە چەپڵێکی زۆر بەهێز ئەم هاوڕێمان زۆر ژیرە ئەی گژی هەمیشە لەش ساغ بن با بڕۆینە لای چرخەکەمان و پێیمان بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ ئەوە چییە؟ ئەوە بۆچی ئیش ناکات چرخەکەمان؟ ئەڵێ دووبارە هەوڵ بن ئێمەش بەگوێەکەین ئەڵێن یەک دوو سێ کلاوێن ئەڕۆینە لای بڕگەی کلاوێن ئامادەی؟ بەڵێ کلاوێن ئەڕۆینە لای کلاوەکان دەوەرم با بڕۆین ژمارە یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ 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 وارنە دەرێ هەمووتان گۆرانیە وەختی گۆرانیش نییە ڕاستەکەن بڵێ چی یەکێک لە ژمارەکان دیارەکەیت ئیتر ئەڵەی گوڵیان فت بەڵام ئاگادار بە دوو جار ئەتوانی بڵێ گوڵ تەنها دوو جار ئانەی تر ئەتوانی بە دڵی خۆت بڵێ فت بەڵام ئەگەر وتە فت و تیای بوو ئەوە بەداخەوە براوە نابی بەڵام ئیشەڵا براوە بیت و گوڵەکەت بۆ دەرەچێت و ئێمەش چەپڵەیەکی بەهێزت بۆ ئامادەکەین و یارەکەت پێشکەشەکەی با دەست بکەی ژمارەتە چوار گوڵ چوار گوڵ یەکسەر بە گوڵ دەستی پێکرد یەک دوو سێ بەڵێ ئەمە بەو شێوەیە بوو کە باسم بەڵام ئەوەی باشە گوڵێکمان ماوە نزیکیشی لە گوڵەکەی تر ئێ ئەلو ئەلو ژمارێکی ترمان پێ بڵێ تیای نەبوو چوارەکەت خۆ ئاگاداری
یەک یەک چی؟ فت فت یەک فت ئای بژیت ئەمان ڕاست بوو چیتر ژمارەیەکی تر سێ گوڵ سێ گوڵ بەڵێ کێوتی کێ خۆم. پێیوتی خۆت بەڵێ سێریکە با بزانین وایە یەک دوو سێ ڕاستە سێریکە چەند جوانت دیارێکە بەس دەست خۆش پیرۆزە خواحەفی بڵێ ئازیزانم پەیوەندی تر وەرەگرین خوا بەڕاستانە دا بۆچی بۆ یەک شەمەتان هەڵگرتووە پەیوەندەکانی تر دا باش کەواتە پەیوەندەکانی ئەمڕۆمان کۆتایی پێهات یەک شەممە دووبارە سەعات 4 ئەگەڕێنەوە بۆ لاتان بۆی کە کۆمەڵێک مناڵی تر وەربگرین و دڵخۆشیان کەین و پرسیاریان لێ بکەین و دیاریان پێشکەشکەین ئەنجا ئەو هاوڕانم کە ئەمڕۆ براوە بوون هەمووتان پیرۆستان بێت ئیشەڵا ڕۆژێکی زۆر دەستەکەوێتەکانەوە چەپڵێکی بێتە بۆ ئای چەپڵەکەی من ئای چەپڵی ئەم هاوڕێیانم لەو ساکۆ لەگەڵمان ستافی مناڵان و کامێرەمانەکان ئای چەپڵێک بۆ چەپڵەکان ئای چەپڵێکی تر بۆ هاوڕێیانی پشت کامێرە کۆنتڕۆڵ وانێت تخوا ئێوەشم بیرە چەپڵێک بۆ بینەرەکانمان ناتاوە با چەپڵە بمێنێ بۆ یەک شەمەش بڵێ ئازیزانم تا ڕۆژی یەکشەمە بەخواتانە سپێرم زۆر زۆرم خۆشەوێ